جێ خۆشحاڵیە کە هەمیشە بینین بەشێک لە ئەکتەران دەرهێنەرانی کورد بە تایبەتیش خانمان ئەبنە خاوەنی خەڵات وە بەشێک لەو فیلمانی کە هەم بەژاری تیاکەن یا خودکاری سیناریو دەرهێنانی بۆکەن ئەبین کە کێوەڕکیەکەن لەگەڵ بەشێک لە فیلمەکانی دەرەوەی وڵات و بە خۆشحاڵیەوە ئەبنە مای کێوەڕکێ و ئەبنە خاوەنی خەڵاتیش ئەمڕۆ خاتوو دەوەن نەوزاد کە بەڕێزیان ئەکتەر وارووا سینەماکارن بوونەتە یەکێکی تر یاخود بڵێم خاوەنی خەڵاتی کتری نێودەوڵەتی کە ئەمڕۆ لە کورسات مەگەزینەوە باس لە بەشێک لە ئەزمموی ئەوانەکەم لەگەڵ خەڵاتەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە خاتوو دەوەنگیان سڵاو لەبێ و زۆر بەخێربێ ئێوارەتان باش زۆر بەخێربێ سەرچاو خێر و خۆشی بێ بۆ ملای ئینشاءالله سپاس بۆ تۆ دووبارە بەخێربێ ئەنجا با لە فیلمی ئەندەڕێدەوە دەست پێ بکەم لەگەڵتە کە ئەمە بەرهەمی ساڵی 2019 بۆ 20 ێک لێ مەزین 2020 ساڵی کۆرۆنا و نەخۆشی بەکەوتنی هەموو دنیا بوو فیلمەکە لەکوێوە دەسی پێ کرد لە ساڵی 2019 بۆ 20 بەرهەمم هێنایتر ڕێک دوای فیلمەکە کۆرۆناها ئەتر فیلمەکەم دانا لە بەرگە هیچ شتێک نەما ژیان وەستا دوایەوەی کە ژیان تۆزێک پاش بۆ 21 بۆ 22 نردمە فستیڤالەکان و بەشداری فستیڤالەکانم کرد خۆشبەختانە کە بەشداری هەر فستیڤالێکی کردووە نەتیجەیەکی هەبەوە جێگەی خۆشحاڵێ بوو بۆ من چونکە 4 ساڵێک ڕاوەستان بەهۆی داکایەتەوە کاتێک کە دەستم پێ کردەوە هەموو شتێک گۆڕا بوو لە تەکنەلۆژیا و لە تەکنیکی کامێرا و هەموو شتەکان ئەو شتە نەبوو کە من پێشتر ئەم کرد ئەو 4 ساڵە زۆر بوو بۆ من بەڵام داکاتێکە شلام گرنگ بوو کە دەستم پێکردەوتم ئەبێ بە شێوازێک دەست پێکەم و هەم سەردەمیانە هەم لەگەڵ ئەو تمۆحەی خۆما بم کە وەکو دەرهێنەرێکی ژن بەردەوام بووم خۆشبەختانە بە هاوکاری ماڵە و هاوسەرەکەم و برادران توانم فیلمێکی زۆر جوان هەم سیناریۆ و هەم ئخراجی زانیاری وەرگن لەسەر فیلمەکە بەڵێ بێگومان هەر یەک فرێمی فیلمەکەم کەیسێکی ڕاستەقینەیە هەسان 4 بۆ 5 کەیسی ڕاستەقینەی کە قوربانی ژن عام بەگشتی هەموو شەرق ئەوسەد نەکەر کوردستان ئەو شتانە چیرۆکەکان جیاوازن بەڵام هەمووم کردە یەک خەت و هەموو کردە لاینێکی سینەما کە توانیم کورتە فیلمێکی ئینزەڕێری لێ دەرکەم کە هەر دەقەیەکی فیلمەکەم باس لە معاناتێکەکە باس لە میهرەبانی و جوانی ژنان و خانمانەکە کە لە هەمان کاتیشا بنە قوربانی ئایدۆلۆژیا و بیرکردنەوەی باگراوندی کۆمەڵگە و توندوتیژی بەرامبەرەکرێ ئەنجا پێم خۆش بوو کە لە ڕێگەی فیلمەکەم و هەم پامێکی جوانی و ئاشتی بگێنم هەم هەمیشە ئەو پیشان بم کە مەرج نییە کە ژن هەر تاکە لایەن بێ قوربانی بێ پیاویش هەر قوربانیە بەڵام بە شێوازێکی یعنی شێوازی تێگەشتنەکەی لە بەرامبەر جیاوازە بە ئایدەکەی ئەیتر خۆشبەختانە هەر فستیڤالێک بەشداریم کرد خەڵاتم وەرگرت لە ساڵی چەنەوە ئەم فیلمە بەشداری فستیڤالەکان 2022 تقریبا چەند خەڵاتی بەدەستهێناوە تا ئەم دەقە 7 خەڵاتم وەرگرتووە سپاس دەکەم ئینشاءالله داوەندە سپاس دەکەم ئێستا وای هاتووە برادران ئەڵێن هەر کاتێک کردەوە ئەچێتە فستیڤالێکە لەسەر بەدەستی بەتاڵە مستەحیلە بگەڕێتەوە منافسەکە وای بەلێرە بابەتێکی گرنگە دووروژان ئەویش ڕۆڵی ژنانە لە کای سینەمایە لە با بڵێم لە چیرۆکە لە سیناریۆە لە دەرهێنانە چکە بەڕاستی ئەگەر بڵێم دەرهێنەری ژنمان کەمە سینارستی ژنیشمان هەم کەمە لەگەڵەوەشا زۆر کەم ئەبینین کە ژنان با بڵێن کاری دەرهێنان لە نێو سێتێکی قورس و لەگەڵ چەندین ئەکتەر و ئەم بابەتەکە چکۆکو خۆت ئاماژەت پێکرد دایکایەتی هەیە کۆمەڵەیەک مەسئولیت و بابەتی تر هەیە کە بارگرانی هەمیشە بۆ ژان و قورسە بەڵام من لەم وێنانەوە ئەبینم کە تاکە ژنیت لە کوردستانیشا کە بەشدار بووی ئەم هەستە چۆنە و ڕۆڵی ژنانیش چۆنن ئێستا زۆر کەمە بەداخەوە بەس ئەوەش کە تمۆحی خۆمە یعنی هەموو محافەزەکانی عێراق و بێجگە لە دەرەوەی وڵات بەشداریم کردە فیلمەکە کە کۆمەڵێک مجازەفەشم تاگەدەوە کە بە جلوبەرگی کوردیەوە من چمەتە ناو مەیدانەوە قورسرینیان ئاخر خەڵاتم بوو پێش 2 هەفتە پێش ئێستا لە ئەمارە میسان محافەزەی میسان
دیسان کە تۆزێک قرسە بڵێیتون نەڵێ ئەوان بیرکردنەوەیکی تر و بیئەیەکی تر کەلتورێکی جیاواز و من بەجلی کوردی و ڕۆژمەنەوە لە پێشە تۆزێت دڵە کوتم پێکەوە ترسام بەس دوایی بیرم کردو من کوردم بێ هەمیشە شانازی بکەم بە کەلتور و بە جلوبەرگی و ڕەسەنایەتی خۆمانەوە تر خۆشبەختانە لەوێش خەڵات مەرگرت کە چاوەڕوان نەکرا بوو فیلمەکەم فستیڤالەکە نێودەوڵەتی بوو تونس و جەزائیر و مەغریب و ئیمارات هەمووی بەشدار بوون فەڵەستین بەشدار بوو لە فستیڤالەکە چەند کۆمەڵە دەرهێنەری باشم لە فستیڤالە ناسی خەڵاتی باشترین سیناریۆی وەرگرت فیلمەکە بەڕاستیەوەش چاوەڕوان نەکرا بوو زۆر دڵم پێخۆش بوو چکە من هەروە شارەکەم پێکەوتم با بڕۆ بزان کە کوردێک و دەرهێنەرێکی ژن هەیە و لە مەیدانە سینەمای پرۆفشنال هەیە چکە بڕاستی باسی بەدەمی خۆم نەبێ لەگەڵ ئەم فیلمە زۆر هیلاک بووم بە کامێرای ئاری ئەلێکسا و بە تەکنیکێکی زۆر پرۆفشنال ئیشم وە کرد و زۆر هیلاک بووم. ئەم فیلمە چەند خەڵاتی دەرهێنانی بردووە؟ تا ئەم دقەیە چوار و خەڵاتێکی سیناریۆ و چواری دەرهێنانی وەرگرتووە و خەڵاتی لە محافظەی کوێ بوو ماشەڵاوانە وەرگرتووە لێم تێکەڵاتی هەر بێت خاوەنی خەڵاتی باشتر من بەشێک لەو فیلمانی کە بە تایبەت پەیام من بۆ با بڵێم کۆمەڵگا بەرامبەر تونند و تیژی ژنان و پەیام من بۆ بڵێم دایکان و باوکان بەشێکیان خۆ باوک و براکان بە شێوەیەکی گشتی و شێوازی مامەڵەی دروست لەگەڵ کچەکانیان و لەگەڵ خێزانەکانیان زۆر گرنگە بەلامەوە دەوە و حەز ئەەکەم ئەم فیلمانە تەنها بۆ فستیڤالەکان نەبێت خۆشبەختانە کە من چۆنە هەوڵ ئاساییە لە لای من نمایشکرێت چونکە ئیتر کاتی تەمەنی فیلمەکە تاوا بووە بەس کە بەشداری پێەکەم هەر بۆ ئەوەیە کاوکو ئیشێکی جوان زۆر جار خۆیان داوایان ئەکەن بەتایبەت جەماعەتی نەقابەی فەنانینی عێراقی کە فیلمەکەیان بین و لە نزیکە خۆمە ناسن زۆر سەپۆرتی ئەوەکەن کە ئاڵێن ئێمە شانازین ژنێکی کورد و ژنێکی عێراقی ئەوان واڵێن کە مشارەکەی فستیڤالی نێودەوڵەتیە کات و خەڵات ئەوە یعنی یەکێک لەوانە کە زۆر بۆ من جێگەی خۆشحاڵی بوو جەبارجودی مەسئولی نەقابەی فەنانینی عێراقی شخصی خۆی وتی قەت تەسەورم ناکرد کە ژنێکی کورد لە ئاسێکی ئاوا بێت لە بواری سینەما لە بواری کاری ئیخراج و دەرهێنانە بەڵام ئێمە هەموو شتێکەکەین کە تۆ بڕۆی بەرەو پێشەوە هەنگای باشتر بنێت و پشگیری شتەکەین خاتدەوەن و ئەوەی جوانە کە زۆر بە هێمنی و زۆر بە وەکۆڵەن لە پشتی پەردەوە کارەکات یعنی هیچ زۆر بە بێدەنگی کارەکە و حەزم لە بێتە خاوەنی چەندین خەڵاتی تام دقەیە هەتا جار ئەڵم تا ئەکتەر بووم خەڵاتی باشترین ئەکتەر مەگرێت تقریبا 12 خەڵاتی ئەکتەری و نواندنە وەرگرتووە لە فستیڤالەکان کە هەنگاوم نا بەرەو کاری دەرهێنان ئێستا خەڵاتی دەرهێنان وەرەگرم بە کۆی هەردووکیان تقریبا 18 خەڵاتم هەیە کە لە بواری سینەما و لە هەمووشی فستیڤالی نێودەوڵەتی بەشداریم کردو و وەرم گرتووە خەڵات وەرگرتنەکان بۆ من تەشجیعێک بووە مەسەلەن شانازیەک بووە هەستم بەوە کردووە کە جیاوازم لە ناو هەموو ئەو کارانی کە تیا بەشدارم کریا ئەو دەرهێنەرانی کە فیلمیان هەیە بەشداری کردووە هەندێک جار خۆش بووە هەندێک جارش ناخۆش بووە خۆشەکان لەوەیە کە تۆ ئەو ئەڵێ ئەو هەنگاوی ناوتە لە بەرهەمەکەی ئەخۆی تۆ ڕەنجت بەزایع نەچوە لە لایەکی کەشەوە ناخۆشە لە بەرەوەی کە بەداخەوە ئێمە کۆمەڵگەی ئێمە یعنی لەوە تێناگە کە تۆ چەند ماندۆی چەند دڵسۆزانە کارەکەی چەند هیلاکی سەر بیر لەواکەنەوە کە مەسەلە شتەکە ناشرینکەن یا شتەکە بچووکەنەوە بەداخەوەکردنی ئەو وێنانەوە بزانم زۆرینەی ماندووبوونی تۆ لە بیرەکەن اینجا ویستم بزانم کە ئەم فیلمە ئەگەر داوات لێ بکرێت مایشێکەی بۆ با بڵین کۆمەلگای خود لە ئاسایە لەلام چونکە کاتەکەی کەمە کورتە فیلمە فیلمی درێژ نییە هەر کەسێکیش داوا کرد بێ پیشانەما بە خۆشحاڵیەوە چونکە کۆمنتی هەر کەسێک بۆ من ئەچێتە ئەوەی کە هەندێک جار هەیە بەهۆی یەک بڵێن دیمەنیشەوە دنیا بینینی پیاوێک ژنێک ئەگۆڕێت خێزانێک ئەمانە زۆر گرنگن کە من یەک لەو شتانی کە زۆر لام گرنگە هەموو ملاحەزەیەک وەرەگرم ئێتر ڕوخێنەر بێ یا دروستکەر بێ گرنگ نییە خۆ مەزانم چۆن هەنگاوانێ بەڵام ئەوەی گرنگە باکگراوندەکە
بۆ من دەرەکە و لە هەمان کاتە ئەو کۆمنتانێکە بۆ من یا ئەو تەشجیعکردنە ئەو پشگیری کە لە هەر لایەکەوە بێت بۆ من جگەی شانازیە لەبرێ کە ئەزانم هەنگاوکی کە ناومە سەرکەوتنی بە دوایە والحەمدلله ئەوش فەزلی خوای گەورەیە کە هەموو فستیڤالەکان سەرکەوتوو بووم و خەڵاتی باشم بەدەستهێنا انشاءالله ئەم جارە لەسەر ستەیجی خەڵاتی یاخۆ بڵێن فستیڤالە جیهانیەکان حتما ڕاستی خۆم هەوڵم نەیە لە بەرەوەی کە ناڵم فیلمەکە تەمەنی هەموو ساڵێک بۆ ینی هەر فیلمێک ساڵی خۆی هەیە بەداخۆ شانسەکی من واهی و کۆرۆنای بەسراوە بەڵام لە ئێستا حەزەکەم ئەو خەبەرە خۆشە بم کە ئامادەکاریم کردو بۆ فیلمێکی زۆر جوان و زۆر تازەیە لە هەمووی خۆشتر فکرەکەی تا ئەسان نەکراوە یعنی شتێک نیە دووبار بە مەسەڵەن لە مۆزوعی ژنە لە مۆزوعی ئەنفاتە لە مۆزوعی توندەتیژیە مابەتێکی زۆر تایبەت و نوێیە لە هەمان کاتیشە هەر کەسێک ئەو فیلمە ئەبینێ زۆر لەوە دڵنیام دڵخۆش ئەبێ یا تاقی ئیجابی ئەی بەرامبەرەکەت و وەی کافێکی لەوەی کە ها سەکی کات و پامی فیلمەکە زۆر زۆر جوان من ناتوانم لێرە ئاماژەی زۆر زۆر پێ بم بەڵام لە کاتی ڕۆژێکی ئینشەڵا لێرە دانیشین و شانتانێ و ببینن زۆر زۆر خۆشحاڵ بووم ئینشاءالله و هەژدە خەڵاتە ببێ بە 88 خەڵات سپاس بۆ خاتی دەوەندەوزار سینەماکار و هونەرمەند و دەرهێنەر کە لەم بەشەی کورسات مەگەزین بوویت بۆ هیوام کە هەمیشە لە لووتکە بیت سپاس بۆ ئامادەبوونت